دایک و باوکی بەڕێز مامۆستایانی خۆشەویست سڵاوتان لێبێت. ئینشەڵڵا لە 18 نۆ واتە ڕۆژی شەممە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ لەو قوتابخانەیە قوتابخانەی جیهانی ناحکومی پێکەوە کۆ دەبینەوە لە میانی سیمینەرێک بۆ گفتوگۆ دەمەتەقێکردن لەسەر چەند شتێکی گرنگ کە ئەمڕۆ پێویستە ئێمە دایک و باوک ئێمە مامۆستا بیزانین. یەکەم گرنگی خوێندن بەداخەوە تاوەکو ئێستاش زۆر دایک و باوک ئێوەزانێ خوێندن بەس ئەوەی بڕوانامەی وەرگری یا لە دایرەی حکومی تاعینی لە کاتێکا خوێندن کلیلی ژیانە. کەسێک خوێنەوار بێگە تاعینیش نەبێ ئەتوانێت خۆی لە هەر شوێنێک ببژێنێ. کرێکاریشکە لە ناو کۆمەلگا ڕێزێکی تایبەتێ بە بەراورد بە خوێنەوارێ. لە ژیانی خێزانیە سوودی لێوەرەگرێ، لە پەیوەندی کۆمەڵایەتەکان سوودی لێوەرەگرێ، لە زۆر کێشە و گرفتی ڕۆژانە ڕزگار دێنێ. لەبەرەوە باید بۆ چاوە سیر نەکەین خوێندن تەنیا بۆ تاعین بوون و لە هیچ لە هەموو وڵاتانی دنیا ئێستا بەڕاستی کەرتی تایبەت زیاتر ڕۆڵی هەیە. لە وڵاتی اشتراکیەکان زیاتر کەرتی گشتی هەبوو. ئەوە لای ئێمە فەرمەوە نەوتەکەیە ئەگەر ئەمە لە دەستێکی ئەمینا بێت و بتوانرێ عەدالەت دابەشکرێ هەموومان وەکو پاشا ئاژیان، بەڵام ئەوە زانی وەزعەکەت چییە. کەواتە لێدا ئەبێ ئێستا پێکەوە مناقەشەیەوە بکەین کە ئەو بۆچوونە بگۆڕین خوێندن تەنیا بۆ شەهادە و تەنیا بۆ دامەزراندن بێت. لەلایەکی لەو جەنابتان ئەزانێ ئێستا دنیا بەهۆی ئەم عەولەمە و سەرمایەداری و سیستەمە نوێی گیانەوە هەموو گوندێکی بچکۆلەی لێ هاتەوە. ئێستا تۆڕە کۆمەڵایەتیانە چۆتە هەموو ماڵێکەوە. ئێمە ناتوانین تۆڕە کۆمەڵایەتیەکان لەناو بەرین. لەبەرەوە دەتوانین ئێمە دایک و باوک بە هاوکاری قوتابخانە خوێندنگا بە هاوکاری کەسانی پسپۆڕ چۆن خۆمان بگونجێنین لەگەڵیان، یعنی چۆن وا لە مناڵ و هەرزەکارەکانمان بێنین تۆڕە کۆمەڵایەتیانە بە قازانجان تەواو بێت، نەک خراپەکانی بێنن ئێستا هەموو کارەساتی لێکەوتوێتەوە. کەواتە ڕۆڵی تۆی دایک و باوکە ئەوەندە زانیاری هەبێ هاوکاری مناڵەکە و هەرزەکارەکە بکەی ئەوەی بە شێوەیەکی باشن تۆڕە کۆمەڵایەتیانە بەکاربێنن. هەموومان مناڵمان هەیە هەرزەکارمان هەیە، لە مناڵ و هەرزەکارانە بن بە گەورەوە ئێمە. لەبەرەوە قۆناغی مناڵی تایبەتمەندی خۆی هەیە، قۆناغی هەرزەکاری گۆڕانکاری تایە تایبەتمەندی خۆی هەیە. لەبەرەوە بێت و شارەزاییەکە هەبێ هیچ نەبێت چۆن مامەڵە لەگەڵ مناڵ و هەرزەکارەکە دەکەیت. کاتێ مناڵەکەەوە بێ بە هەرزەکار نابێ بە هەمان شێوە و ڕەفتار مامەڵەی لەگەڵا بێ، کاتێ کێشە بۆ دروست دەکات. چۆن ئێمە ببین بە هاوڕێی مناڵەکانمان، نەک بە دیکتاتۆرێک و بە سەریانە و کێشە دروستکەین. خاڵێکی گرنگ کە قسەی پێویستە لەسەر پێناڵی زانەوەی پەیوەندی نێوان خێزان و قوتابخانەیە. زۆر دایک و باوکێ نازانێ مناڵەکەی لە پۆلی چەندە. بەیانی ئەوە جانتاکەیەوە زانێ چێ بۆ مەکتەب جاری واچێ بە دوکانێکی ئەتاری نیوەڕۆ لەگەڵ مناڵانی ترا گەڕێتەوە. وەختێک کە زانە پەیوەندی بە قوتابخانەکەیەکە ئەو مانگێکە نەهاتە تازەکان لە کات نازاوە. بەڵام ئەگە تۆ ڕۆژانە ئاگادار بی، هیچ دەبێت تەلەفۆنی بۆ مەکتەبەکەی بکەیت، هیچ دەبێت لە هەفتەیەکە جارێ سەردانی مەکتەبەکەی بکەیت، ئەو کاتە گەنە کێشەیەکیش بێتوانین چارەسەری بکەین. لەبەرەوە خاڵانە زۆر گرنگن بەڕێزان کە ئێمە بتوانین قسەی لەسەر بکەین. خوێندن بەهایەکی زۆر گرنگی هەیە، بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانیوە ئەو بەهایی بینین. هەروەها خۆتان ئەزان بۆی کۆڕۆنا و بایکۆتەوە زۆر وەقت ڕۆشتەوە، کاتمانیان ڕۆشتەوە، کاتیش ڕۆنە. لەبەرەوە ئێمەی دایک و باوک چی بکەین؟ دەتوانین لە ڕێگەی پرسیاریەوە لە ڕێگەی سیمینەرەوە بتوانین چۆن قەرەبی بکەینەوە، چۆن ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئەو مۆبایلی لە دەستی مناڵەکەتایە کە لێجیان نابێتەوە، چۆن وای لێ بکەین، ئامۆژگاری و ڕێنمایی لە ڕێگەی دیالۆگە وای لێ بکەین باش بەکاری بێن و سوودی لێوەگەی بۆ قەرەبووکردنەوەی، چونکە هەموو دنیای هێناوەتە ناو ماڵەوە. لایەنی باشی زۆر تایە، بەڵام بەداخەوە لایەنە خراپەکەی ئەبێ ئێمە ڕۆڵمان هەبێت، وا لە مناڵەکانمان بکەین، وا لە هەرزەکارەکانمان بکەین، هاوڕێمان بن، جۆمان لێ بگرن، نەک لێمان یاخی بن. من زۆر دایک و باوک پەیوەندیەکە لە مناڵەکە بە قسەم ناکات، چی لێ بکەم؟ تۆ باوکی بە قسەم ناکات، چۆن بە قسەم نەکات؟ لەبەرەوە بەڕێزان بەداخەوە دایک و باوک ئێمە کەم تەرخەمین. ئەبێ کاتی ئەوە هاتوو ڕاجعی خۆمان بکەینەوە، ئەها چواردە وەرمان چۆن بگوژاوە، ئەها چۆن خێزان مناڵەکانی لەدەست چووە، با مناڵەکانتان لەدەست نەچێت. چکە سەرچاوە و سەرمای هەموومان بەس مناڵەکانمانە بەڕێزان. هەموو دنیای تۆبی بە چیە چێکە مناڵەکە فەوتا ئینحرافی کرد. حەزەتی مەسیح قسەیەکی زۆر جوانە، لە بەچێ هەموو دنیا بەری تۆ بەس خۆت بدۆڕێنی. ئێمە دنیامان بدۆتەوانەیە زۆر کەس خەریکی پارەپەیاکردن و بینا بەرزکردنەوە بەس خۆی دۆڕانەوە، مناڵەکانی دۆڕانەوە، خێزانەکەی دۆڕانەوە، سەرگەردانەبی. بەحاڵەوانە هەمووی بەڕێزان دەکرێت ئێمە ڕۆژی 18 نۆ شەممە لە خزمەتتانە بین پێکەوە قسەی لەسەر بکەین، هیوادارین ئامادە بێت، بەڵام ئامادەبوونێک کە بۆ سوود وەرگرتن بێ، نەک ئامادەبوونێکی جەستەیی بێت. چونکە لە هەموو دنیا ئێستا خەڵک بە دوای خۆڕۆشنبیرکردن ناگەن، بە پارەشە تۆ بە خۆڕاییە، پارەشە لێوە ناگەن. هیوادارم پێکەوە لە 18 نۆ سوود بە یەکتری بگەێنین.